من هاتوم جانبێکی سەقافی خود ویستمە لە ڕێیەکی ترەوە خزمەتە بکەم. 12 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەد تێپەڕ دەبێت. دوای تێپەڕبوونی دەیەک زیاتر بەسەر شەهیدکردنی تاوەکو ئێستا بکوژانی دەستگیر نەکراون. پارتی دیموکراتی کوردستان کە ساڵانە خۆیان بێبەری دەکەن لەوەی ئەوان لە دوور و نزیگەوە پەیوەندیان بە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەوە نییە، بەڵام شەید سۆران بەر لە تیرۆرکردنی لە زاری خۆیەوە بە خۆمانی ڕانگەیاندووە کە لە لایەن دەستگایەکی پارتی دیموکراتی کوردستانەوە هەڕەشەی لێ دەکرێت و پاش ماوەیەک لەو هەڕەشەکردنە تیرۆر دەکرێت. هیچ پێشاتێک نییە لە کەیسەکە، هیچ بەدادەچوونیان نەکردەوە بۆ کەیسەکە لەبەرەوەی مەبەستیان نییە، لەبەرەوەی ئەم باندەی کە لە پشت تیرۆری سۆرانی مامەحەمەوە خۆی ئەمڕۆ لە هەڕەمی دەسەڵاتە تا جا ئەمە گاڵتەکردنە بە عەقڵی خۆمان ئەگە بمانوێ بکوژ بێت بە دوواداچوون بک بۆ کەیسەکەی سۆران. سۆرانی مامەحەمە لە ناو ڕۆژنامەنووساندا وەک یەکەم شەهیدی قەڵەم ناو دەبرێت لە باشووری کوردستان لە بەشێک لە مۆزەخانەکانی جیهان وێنەی لە تەنیشت وێنەی ڕۆژنامەنووسە شەهید کراوەکاندا دانراوە. سۆران محەممەد عەزیز ناسراو بە سۆرانی مامەحەمە لە 1970 لە گەڕێکی شۆڕیجەی کەرکووک لەدایک بووە. ساڵی 2003 دەستی بەکاری ڕۆژنامەنووسی کردووە. شاعیر بووە و خاوەنی دیوانە شیعری وەرزی بێتاقەتیە. قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک بەشی بیستن و بینین بووە. بەرپرسی نووسینگەی کەرکووکی گۆڤاری لڤین بووە. لە 21 2008 لە بەردەم ماڵەکەی خۆی لە گەڕێکی شۆڕیجەی شاری کەرکووک تیرۆر کرا. سۆرانی مامەحەمە پێش 2 مانگ لە شەهیدکردنی هەڕەشەی کوشتنی لێکرا بوو. تیرۆرکردنەکەشی دوای ئەوە هات کە چەند وتارێکی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو کردبووە، وەک وتاری پرسی دەرکەوتنی خانمی یەکەمی کوردستان لە ڕۆژنامەی هاوڵاتی، هەروەها راپۆرتێکی لەبارەی تێوەگلانی بەرپرسانی حکومی شاری کەرکووک لەگەڵ لەشفرۆشانی ئەو شارە. سۆرانی مامەحەمە نووسینەکانی زیاتر دژی خیانەت و گەندەڵی دەسەڵاتی کوردی بوون. لە یەکێک لە نووسینەکانیدا باز لەوە دەکات کە خیانەت لە ناو دەسەڵاتی کوردیدا بووەتە فەلسەفە و فاکتەرێک بۆ مانەوەیان لە دەسەڵاتدا. دۆسی سۆران ئێستا ژێڵیدەوە دۆسیەکە کە پاتی بەرپرسی یەکەم و کۆتاییتیە، چونکە دوای ئەوەش و تەجروب مامەڵی پاتی لەگەڵ دەستگاکەی ئێمەدا لەو کاتەوە ئێستاشدا مامەڵەیەکی نائەمنیانە بوو، مامەڵەیەکی ناکوردیانە بوو، مامەڵێکی نادیموکراتیانە بوو، هەمیشە لە سەنگەری پەلامەردانی ئێمە و دژایەتیکردنی دەستگا و ئەو ڕەوتە ڕۆژنامەنووسیا بوو بەداخەو بۆ شەهیدبوونی شەید سۆران. ساڵانە بە بۆنەی تیرۆری ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە مەراسیمی یادکردنەوە ئەنجام دەدرا و گۆڤاری لڤین ساڵانە 3 خەڵاتی دەبەخشیە ئەو کەسایەتیانەی لە بواری ئازادی بیرۆڕا و ڕۆژنامەوانی خزمەتێکیان کردووە یان قوربانییان داوە. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان هیچ مەراسیمێکی فراوان ئەنجام نەدرا، تەنیا بەشێک لە کەسوکار و هاوڕێیانی لەسەر گڵکۆکەی یادی شەهیدکردنیان کردەوە.